ئازان جارێکی دیکەش سڵاوتان لێبێ بڕگە یەکەمی بەرنامەی بەینی باش کوردستان ئەمڕۆ تەرخان بۆ گفتوگۆکردن لەسەر ڕەوشی پەروەردە و خوێندن لە سنووری گەرمیان دیارە دوایەوەی کە مامۆستایانی سنووری گەرمیانیش بایکۆتی داوامیان کرد و مارگرتنیان ڕاگەیان بۆ نزیکەی 2 هەفتە لە ئێستادا بایکۆتی داوام شکێنراوە لە گەرمیان و مامۆستایانیش لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بەیاننامەیەکدا کە لە 4 خاڵ پێگاتە بوو ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی گەرمیان و وەزارەتی پەروەردەیان کردووە و بە مەرج بایکۆتەکەیان شکاندووە. ئەمڕۆ ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر کۆی کێشە پەروەردەیەکان و کۆی کێشەکانی بەردەم پرۆسەی خوێندن و پەروەردە لە سنووری گەرمیان بەتایبەت لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی گەرمیان بەتایبەت لەسەر ئاساییبوونەوەی داوامی ئاسایی دەستپێکردنەوەی داوامی خوێندن و داوامی مامۆستایان لە سنووری گەرمیان. ئەمڕۆ مامۆستا دارا ئەحمەد بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان لە کەلارەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت و گفتوگۆی ئەم بابەتەمان لەگەڵ دەکات. مامۆستا دارا ئەم کاتت باش بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەشداریت لە بەرنامەکە. سەرەتا بۆ دەست پێ بکەم دوای شکاندنی بایکۆتی دەوام لەلایەن مامۆستایانەوە لە ئێستادا ڕەوشی پرۆسەی خوێندن لە سنووری گەرمیان ئاسایی بۆتەوە؟ بەڵێ بەیانتان باش بەڵێ ڕەوشی خوێندن لە تەواوی سنووری بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی گەرمیان ئاسایی بۆتەوە و سەرجەم مامۆستایان ڕویان کردە هۆڵەکانی خوێندن و قوتابیان و خوێندکاران ئێستا خەریکی وانەوتنەوەن. بەڵێ ئەو مەسەلەی بایکۆت یانی کە نزیکەی 2 هەفتە بەردەوام بوو تا چەند هەستەکردنیەوە ئەمساڵ زیانی بە دواخستنی وانەکان داوە بە گشتی زیانی بە پرۆسەی خوێندن دەدات لەم ساڵدا؟ بێگومان پێشەوە ڕاستیەک هەیە ئەبێدانی پیانین کە بایکۆتکردنی مامۆستایان لەسەر داواکردنی سەرەتاییترین مافی خۆیان بوو کە ئەویش خەرجکردنی موچە لە کاتی خۆیان و خەرجکردنی ئەو 3 مانگە موچەیکەوە هێشتا لای حکوومەتە و نەدراوە. بەڵام ڕاستە و خۆش هەر ڕۆژێک لە دەوامی خوێندکاران و قوتابیان بەزایە بچێ کاریگەریەکی سلبی و ئەوەی لەسەر ڕەوشی خوێندن ئەبێ و هەر چۆنێ بێ ئەبێ وا بکرێت کە ئەو ڕۆژانە بە تایبەتی نەک هەردوو هەفتە بەڵکو 3 هەفتە بەڵکو زیاتریش لە سنووری گەرمیان بایکۆت بەردەوام بوو. بۆیە من داوا لە مامۆستایانەکەم هەر چۆن دڵسۆزانە هاتنە سەرجادە داکۆکیان لە مافی خۆیان کرد ئاواش لە مۆلا بچنە هۆڵەکانی خوێندنەوە و بە گەرم و گورتر تەعویزی ئەو ڕۆژانە بکەنەوە کە لە بایکۆتەکە بەزایە چووە. بەڵێ مامۆستا دواتر دەچینە سەر داخوازیەکانی مامۆستایان بەتایبەت لەوەیەدا 6دا کە لە سنووری گەرمیان مامۆستایان خستیانتە ڕوو. بەڵام دەمەوێت بپرسم کە چۆن قەرەبوو دەکرێنەوە قەرەبووی ئەو ڕۆژانەی کە بایکۆت بووە لە ناو پرۆسەی خوێندندا چۆن قەرەبوو دەکرێتەوە؟ ڕێگا زۆرە بۆ قەرەبووکردنەوەی ئەو ڕۆژانەی کە ڕۆشتووە. مامۆستایان ئەتوانن دەرسی ئیزافی بە خوێندکارەکان بڵێن و سوود لەو ڕۆژانی عوتڵە وەربگرن بە تایبەتیش پۆلی 12 ئامادەیی کە ساڵانە مامۆستای وامان هەبووە لە 1/4 منهەجی تەواو کردووە لە 15/4 منهەجی تەواو کردووە. ئێستا ئەکرێت بۆ نمونە لە سەرەتای مانگی 6 ئیمتیحانی بە کەلۆری ئەنجامەدرێ مامۆستایان ئەتوان تا ئەو نزیکانە تا نزیکی بە کەلۆری وانەکان بڵێنەوە بۆ تەواوکردنی منهەج. بەڵێ هیچ ئەگەرێک نییە کە کاتی دەوام لە کۆتایی ساڵدا درێژ بکرێتەوە ئەگەر بایکۆتی تر ڕوو بدات یاخود بەم 2 هەفتەی یاخود 3 هەفتەی کە بایکۆت بەردەوام بووە؟ ئەوش کاریگەری سلبی ئەبێ چونکە بەڕاستی کوردستان بە شێوەیە گشتی وڵاتێکی گەرمە و بە تایبەتیش گەرمیانی ئێمە زۆر گەرمە. یعنی ئەگەر بێت و لە مانگی 6 تێپەڕێت زۆر بەگران لەسەر قوتابی و خوێندکارەکەوێ چونکە پلەی گەرمی لەو ڕۆژانە زۆر بەرزە بێتەوە. بۆیە هەوڵە دەین لە کاتی خۆیان تاقیکردنەوەکانش ئەنجام بدەین و داوای شەکەین لە حکوومەت وا بکە بە پیر داواکارەکانی مامۆستایانەوە بێ بۆی ئەو حاڵەتە دووبارە نەبێتەوە. بەڵێ مامۆستا دوای شکاندنی بایکۆتی دەوام لە ئێستادا بەشێک لە پەروەردەکان دەستیان کردو بە هەندێک ئیجراعات بە تایبەت بۆ چارەسەری کێشەکە کە بەشێکی خۆی لەوا دەبینێتەوە کە زۆینەی وانەکانی مامۆستایان بخێتە ڕۆژێکەوە بۆ ئەوەی تەنانەت هەندێک پەروەردە باس لەوە دەکەن کە ڕۆژێک لە هەفتەکەدا بکات بە ئۆف بۆ ئەوەی کە مامۆستایان کەمترین فشاریان لەسەر بێت لە کاتی دواکەوتنی موچەکانیاندا. ئێوە لە سنووری گەرمیان هیچ ئیجراتێک لەو شێوەتان گرتووەتە بەر بۆ چارەسەری بە پەلەی کێشەکە؟
ئێمە لەگەڵ سەرجەم نوێنەری مامۆسایانی خۆپیشاندەرە کۆبوونەوەمان کردووە و ئەوان یاداشتێکیان داوەتە ئێمە یاداشتەکە 5 خاڵ لە خۆئەگرێ هیچ کام لەو خاڵانەی تیان نییە و مامۆساش حەقی خۆیەتی هاوکاری بکرێ و ماگانە بە پێی ڕێنمایەکان مۆڵەت وەرەگرێ و مۆڵەتی نەخۆشی هەیە مۆڵەتی ئاسایی هەیە هاوکاری هەیە و ئێمە هەرگیز ڕێگر نین لەوەی کە بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکان هاوکاری مامۆسایان بکە بەڵام لە داخوازەکانە و لە یاداشتی مامۆسایانە ئەو خەڵە نەهاتووە کە لە هەفتەیەکە ڕۆژێک ئۆف بێ یا چەند ڕۆژێک ئۆف بێ. ئێوە بەڕێوەبەرەکان سەرپشک دەکەن لەوەی کە هاوکاری مامۆسایان بکەن بەتایبەت و مامۆسایانی کە لە دەرەوەی ناوەندی شارەکان بۆ لە گوندەکان بەتایبەت هەندێک لەو گوندانە کە ڕەنگە زۆر دووریش بنیانی ئێوە بەڕێوەبەرەکان سەرپشکن لەوەی کە ئەم جۆرە هاوکاری مامۆسایان بکەن؟ بەڵێ بەڕێوەبەر سەرپشکە و بەڕێوەبەر نمایندەی بەڕێوەبرێتی گشتی و قەزاکانە لە قوتابخانەکەی خۆیان گرنگ ئەوەیە کە مامۆستا منهەجەکەی تەواوکە و التیزام کاتە دەوامەوە و ئەو ڕۆژانەیشی مامۆستا پێویستی بە مۆڵەتی بداتێ و تەنانەت ئێمە لاریشمان نییە لەوەی کە مامۆستای وانەی یەکەمی نەبێ درەنگتر بچێ بۆ قوتابخانە بۆ نمونە وانەی پێنجەمی شاغرە زووتر بگەڕێتەوە و ئەوش هەر بۆ هاوکارێکی مامۆستا. بڵێ باشە داخوازەکانی مامۆسایان لە سنووری گەرمیانەوەی لە ناو یاداشتەکەدا بوو چی بوون؟ یاداشتەکەی مامۆسایانی خۆپیشاندەر 5 خاڵی لەخۆگرد بوو کەوەتە لە بەردەستمایە یەکێ لەو خاڵانە خەرجکردنی موچەی 3 مانگ کە نەدراوە تایسا و مانگانەش موچە لە کاتی خۆیان بدرێ. بڵێ چارەسەری کێشەی هاتوچۆی مامۆستایان کە ئەوانە ئەچن بۆ گوندەکان ئەم خاڵەیش بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان جەختی لەوە کردو و بەڵێنیدا بە نوێنەری مامۆستایانی خۆپیشاندەران کە بەنزین و گاز بۆ ئۆتۆمبیلەکانیان دابینەکە. پەلەکردن لە خستنە بواری جێبەجێکردنی پرۆژەی یەکەی نیشتەجێبوون کە ئێستا پرۆژەیەک هەیە لە گەرمیان بۆ مامۆسایان خانوو دروستەکرێ و ئەوان جەختیان کرد کە ئەو پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە و مامۆسایانی سنووری نەحەی باوەنووریش بگرێتەوە. ئەمانە چەند خاڵێک بوون کە لەوانش حەسانەی مامۆسا حەسانە بدرێتە مامۆسایان کە مامۆسایان لە کاتی دەوامە لەسەر سەرپێچیەکی بەسیط لەلایەن پۆلیسەوە لەلایەن بە ئەمری دادگا هەڵنەکوترێتە سەر مامۆسا بەڵکو ئیجراعاتەکان لە ڕێی پەروەردەوە بکرێ. بەڵێ سەبارەت بە بەڵێ مامۆستا دواتر قسەکان لەگە تەواوکەی ڕێگە دەدەم بەڵام ئەوەی پەیوەندی بە مەسەلەی موچەوە هەیە یانی ئەوە جەناب تەنەوەکو بەڕێوەبەرێکی گشتی هیچ ئاگدارن هیچ باڵێنێک درابێ بە وەزارەتی پەروەردە لەوەی کە موچەی مامۆسایان لە 30 ڕۆژ زیاتر دواتە لە ماوەی مانگێکدا موچە دوانەکەوێت زیاتر دوانەکە دۆکەوەی کە ئەم مانگە ڕوویدا. ئێمە لەم ماوەیە هەمیشە لە سەرخەتی تەماس بووینە لەگەڵ سەری خۆمانە لەگەڵ ئیدارەی گەرمیانە لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە و تەنانەت وەزیری پەروەردە بڕیاری ئەوەیشیدا کە کۆبوونەوە لەگەڵ نوێنەری خۆپیشاندەرانە بکە و داوای لیان کرد یاداشتێک بێرن ئەوش بیگەیەنتە سەرۆکی حکوومەت. بەڵام خۆشبەختانە ئێمە نمایندەی مامۆسایانمان کرد و لەگەڵ جنابی وەزیرا بە نوێنەرایەتی مامۆستاکان و نوێنەرەکانیان قسەمان لەگەڵ جنابی وەزیرا کرد ئەویش بڕیاریدا کە هاوکاری تەواو بکە و داکۆکی لە مافی مامۆسایان بکە و بکرێت کە موچە لە کاتی خۆیان بدرێ و هەروەها لە دوا ڕۆژی بایکۆتی مامۆسایانە لەگەڵ نوێنەرەکانە و بە ئامادەبوونی کاک سەلاح کوێخا سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کۆبوونەیەکمان لەگەڵیان ئاساس کرد یاداشتەکەی لیان وەرگرت و بەڵێنی ئەوەی پێماندا کە یاداشتەکە بگەێنێتە بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیر. تا ئێستا هیچ بەڵێنێک دراوە بۆ ئەم داواکاریە بەتایبەت دواخستنی موچە زیاتر لە 30 ڕۆژ دوانەکەوێت موچەی مامۆستایە؟
بە شێوەیەکی ڕسمی هیچ بەڵێنێکمان وەرنەگرتووە بەڵام بە هەموو لایەکەوە لە هەوری ئەوین ئەو داخوازیانەی کە پەیوەندی بە سنووری دەسەڵاتی ئێوە هەیە وەکو بەڕێوەبەرێکی گشتی ئەوەی کە پەیوەندی بە سنووری دەسەڵاتی ئەوە هەیە لە داخوازیەکانی مامۆستایان چین دەتوانن کە ئێوە جێبەجێ بکەن مامۆستایان یەکێ لە خاڵەکانیان کە ئاماژەم پێ نەکرد گۆڕینی هەنێک لە مدیرەکانە یا ئەو مدیرانەی زۆر مدیری واتە بەڕێوەبەری قوتابخانەکان و خوێندنگاکان کە زۆر لە پۆستەکانیان ماونەتەوە و ئەمەش یەکێکە ڕاستپاردەکانی کۆنگرەی پەروەردەیی ئەوان داوای ئەوەکەن کە ئەو بەڕێوەبەرانە بگۆڕێن و ئێمە ئەمە لە سنووری دەسەڵاتی خۆمانە و ئیشی بۆکەین هەوڵەدەین ئەو داخوازیەیانە جێبەجێ بکرێ. ئێوە ئێستا لە ماوەی ڕابردوودا زۆر قسە لەسەر دانانی بەڕێوەبەری قوتابخانەکان کرا ئێستا ئێوە لە گەرمیان لەسەر چ بنەمایەک بەڕێوەبەری قوتابخانەکان دیاری دەکەن؟ لەوەتەی من دەست بەکار بوومە لەم بەڕێوەبەرێتیە لە هیچ مامۆستایەک کە پێشنیازی کردبێ بۆ بەڕێوەبەر یا بۆ یاریدەدەر داوای تەسکەی حزبیمان نەکردووە بەڵکو پرسوڕامان کردووە و پرسوڕامان بە سەرپەرشتیاران کردووە و هەوڵمان داوە کەسێکی ئەکتیڤ بێ و لە ڕووی کارگەڕی و شارەزایەکی هەبێ و پاشخانێکی کارگەڕی باشی هەبێ و سومعەیەکی باشی هەبێ توانای ڕاپەڕاندنی ئیشوکاری کارگەڕی هەبێ احتیمادمان کردووە سەر ئەمە بەڵام پێشتریش کۆمەڵێکی زۆر مدیر دانراوە من ناگەڕێمە بۆ ئەوە کە کاتێکی زۆرش بەسەریان چووە هێشتا لە پۆستەکانی نەماونەتەوە بەڵام ئێمە بڵێن بە مامۆستایانە دەین کە تازەگەری لەم بابەتا بکەین. لەم ساڵدایەوە گۆڕانکاری لە بەڕێوەبەری قوتابخانەکانی سنوورەکەدا دەکەن؟ بێگومان. بەڵێ بچینە سەر کێشە پەرودەیەکان بە شێوەیەکی گشتی لە سنووری گەرمیان دیارە بەهۆی قەیرانی داراییەوە ڕەنگە کێشەکان قوڵتر بوو بنەوە وەک هاوشێوەی شوێنەکانی دیکەش ئەم ساڵ تا چەند قەیرانی دارایی کێشەی پەروەردەی قوڵتر کردێتەوە بە تایبەت و کێشە و گرفتانی کە پەیوەندیان بە بودجەوە هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی پەروەردە لە دروستکردنی بینای قوتابخانە لە دامەزاندن پێویستی میلاک تا چەند ئەمانە کێشەی بۆ ئێوە دروست کردووە لە بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی گەرمیان؟ کێشەی ئەزمەی دارایی کێشەیەکی قوڵی بۆ بەڕێوەبەرێتی گشتەکەمان دروست کردووە چی لە ڕاپەڕاندنی ئیش و کارەکانی ڕۆژانەوە چی لە دروستکردنی بینای قوتابخانە و باخچەی مناڵان و خوێندنگا و تەنانەت نەدانی موچە و تاخیرکردنی موچەش هەر پەیوەندی بۆەوە هەیە و کێشەیەکی تریشمان کە دارایی دروستی کردووە ئەوەیە کە ئێمە ئێستا ژمارەیەکی زۆر بینای قوتابخانە و خوێندنگامان لەسەر پێیە و لە بواری جێبەجێکردنایە بەهۆی کورتهێنانی بوجە و نەبوونی بوجەوە لایەن حکومەتەوە پرۆژەکان هەمووی وەستاوە. ئێمە پرۆژەی وامان هەیە لە 170 تەواو بووە لە 180 تەواو بووە بەڵام نەگەێتە لە 100 کەوری بگرین بە بۆنەی بوجە و کورتهێنانی بوجەوە هەمویان وەستاون. کاتە هیچ پرۆژێکی پەروەردەیی نییە کە لە ئێستادا کاری تێدا بکرێت؟ تێنەگەشتم. هیچ پرۆژێکی پەروەردەیی نییە بۆ منە دروستکردنی قوتابخانە یاخود باخچەی ساوایان یا شتێکی لەو جۆرە لە ئێستادا کاری تێدا بەردەوام بێت؟ بەڵێ زۆرمان هەیە زۆر پرۆژە هەیە کە ئێستا لە 150 تەوا بووە لە 170 تەوا بووە لە 180 تەوا بووە ئەم بابەتانەی کە ئاماژەم پێدان لە حالیەن لە سنووری بەڕێوەبەرێتی گشتەکەی منە وجودی هەیە. دیارە ڕاگیران مەبەستەوە بۆ مەسەلەی میلاکات پڕکردنەوەی میلاکات دیارە ئێستا ئەمەش کێشەیەکی تیکەی پەروەردەکانە تا چەند ئێوە پێویستی میلاکات بۆ دامەزانی فەرمانبەر و مامۆستا یەکێکە لە کێشەکانی ئێوە و پەروەردەی گەرمیان ئێستا پێویستی بە چەند میلاکە؟ ئێمە ئیسایکێ لە کێشەکانمان بە تایبەتی ئەم کێشەیش لەم ساڵانەی دوای هەوڵماندا چارەسەر بکرێ بەڵام بۆ ساڵی خوێندنی 2015-2016 سەر لە نوێ سەری هەڵدایەوە ئەویش بەهۆی زۆری مۆڵەتی مامۆستایان و کۆچێکی لە ڕادەبەدەری مامۆستایانی گەرمیان بەرەو سلێمانی و هەندێک لە مامۆستایانیش ڕویان کردە هەندەران ئەمەش وایان کردووە کە کێشەی میلاکمان بۆ دروست بێت بە تایبەتی لە بابەتە زانستیەکانە. ئامارێکتان لەبەردەست نییە سەبارەت بەوەی کە چەندتان پێویست بێ؟
بێگومان ئێمە ئەتوانم بڵێم 200 تا 300 مامۆستامان پێویستە ئێستا لەم کاتە. بەڵێ سەبارەت بە کێشی کەمی بینا تا چەند لە ئێستادا ئایا زۆرینی قوتابخانەکان دیارە بەشێک لە قوتابخانەکان لە ئێستا لە زۆر شوێن سێدەوامی تێدا دەکرێت لە ئێوە ئەم کێشەیە چۆنە ینی بە شێوەیەکی گشتی قوتابخانەی سێدەوامی هەیە لە سنووری بەڕێوەبرێتەکەی ئێوە؟ لە ساڵانی ڕابردووە هەوڵێکی باشماندا بۆ ئەوەی هەموو قوتابخانەکان هەم بینای قوتابخانەکان بکەینە یەک دەوامی هەر هیچ نەبێ دوو دەوامی و ئەمە تا ڕادەیە سەری گرت بەڵام ئێستا بە پێچەوانە بووەتەوە نەک ئەوەی کە سێدەوامیەکان بکەینە دوو دەوامی و دوو دەوامیەکان بکەینە سێدەوامی بە پێچەوانەوە ئێستا لە هەوڵی ئەوان بۆ جێکردنەوەی قوتابیان و خوێندکاران یەک دەوامیەکان سەر لە نوێگەڕێنینەوە بوو دوو دەوامی و دوو دەوامیەکانشمان کردەوە بە سێدەوامی ئەمەش لەبەر ئەوەی کە ئەو بینایانەی لە نۆژەنکردنەوە بوون تەواو نەبوونا و ئەو بینایانەی کەوا لە تەوابوونان وەرنەگیراون تەواو نەکراون. بەڵێ سپاس بۆ مامۆستا دارا ئەحمەد سەمین بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان کە لە کەلارە و ڕاستەخۆ لەگەڵمان بووی بۆ قسە و باسکردن لەسەر بایکۆتی مامۆستایان شکانی بایکۆتی مامۆستایان و دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە سنووری ئیداری گەرمیان دیارە مامۆستا دارا باسی لە هەندێک لە کێشە پەروەردەیەکانیش کرد لە سنووری ئیداری گەرمیان کە لە ئێستادا کە خۆی لە نەبوونی میلاکات و هەروەها وەستان و ڕاگیرانی پرۆژەکانی دروستکردنی قوتابخانە